السلام عليكم ورحمة الله وبركاته من قطابی چاڵاکردنەوە مێشکوگیات کەم بەشی ئامادەیی گروپی 16 الحەمدوللا زۆر سوودم لێ بینیوە بە فەزلی خوا گیان بە پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆر الحەمدوللا شتێک کە زۆر سوودم لێ بینی بێ سیستەمی خۆراکمە ئەوی زۆر گرینگە من پێشتر زۆر خواردنی دەرەومە خوارد بەڵام ئێستا الحەمدوللا وازم لێ هێناوە زۆر کەمەی خۆم و زیاتر شربەتی هەنگوێ نەخۆم چایەکان چای ڕۆزماری چای گوڵە پەیبوون چای سەوز ئەمانە زیاتر ئەخۆم زۆر یعنی کاریگەری هەبووە بەسەر مێشکم کۆرسەکە کاریگەری بەسەر منەوە زۆر هەبووە زۆر سوودم لێ بینیوە دووبارە من پێشتر درەنگ هەڵەسام بۆ نمونە ساعت 8 9 10 بەیانیان بەڵام ئێستا الحەمدوللا کاتژمێر 4 هەڵەسم ڕاهێنانەکان مەکەم بە هەمووشی ڕاگەم ئەتوانم زیاتریشی بکەم بەس ئەگەر تۆ بتەوێت سوودێکی لێ ببینی اینجا ڕاهێنانەکانیش بە زیادەوە بکەی ئەبێ زوو هەڵسی چونکە ینی خەو چییە ئێمە نەتوانین بەسەری زاڵ ببین الحەمدوللا ئەمەم زۆر سوود لێ بینیوە الحەمدوللا ئێستاش ینی پاش ئەم خولێکە کردومەتەوە ینی حەزەکەم زانیاری زۆر بخوێنمەوە شتی نوێ بزانم الحەمدوللا بۆ ئەمانە زۆر باش بوومە زۆر باش بوومە لە پێشتر بۆ نمونە لەبەرکردن پێشتری یەک لاپەڕە 1 ساعتم پێویست باشە بەڵام ئێستا الحەمدوللا بە 2 خولەکێک لاپەڕەیەک لەبەرەکەم لەبەرکردنی بیستنیش من پێشتر چەند بە 20 خولەک لاپەڕەیەکم لەبەرە کرد بەڵام ئێستا الحەمدوللا بە جارێک گوێگرتن و 2 خولەکان دێکات لەبەرکردنەکە ئەکەم ئەمە بیستنی لەبەرکردنی ژمارەکان الحەمدوللا باشم بەزیانی هەشتان حەزەکەم باشتر بم تقریبی 38 ژمارە لەبەرەکەم لە خولەکێکە ینی ماشاءالله مامۆستاکان قسەکانیان هەر هەمووی وەکو سێڕوایە ینی نازانم مامۆستا عەتا مامۆستا سیدیقی بەڕێز مامۆستا ئاوات ئەوانە زۆر مامۆستای باشن الحەمدوللا بە فەزلی خوا گیان ڕاستی تەکنیکی زۆر نایابیان فێر کردووین ینی ئەو تەکنیکانە بەسە بۆ ئەوی ئێمە ئەو دەرەجەی کە حەزمان لێیە بهێنین ڕاهێنانەکانیشم زۆر بەلاوە خۆش بوو بۆ منە ڕاهێنانی خێرابینین ڕۆژانە زۆر ئەنجام بەدا هەم ڕاهێنانێکی خۆش بوو هەم سوود بەخشیش بوو ڕاهێنانی سیستەمی سەرەکی ڕاهێنانێکی زۆر خۆشە خەیاڵ بۆ شتەکانەکەی دواتر بە بیرە خۆت ئەهێنیەوە ئەمانە زۆر ڕاهێنانی چێژ بەخشن لەبەرکردن ینی کاتێککە هەزێکی ئاست باشە بێ ینی حەز لێ ینی مێشکت داوای لەبەرکردنەکە ینی ئەو قسەی مامۆستا عەتا زۆر لە مێشکم ینی جێگیر بوو ینی ئەیوت کە حەزت چییە لەبەرکردن ینی ئەوە تۆ لە ئامانجەکەت نزیکە بیەوە اینجا ئەوە ڕاهێنانەکان ڕاهێنانی خێرا خوێندنەوە الحەمدوللا لە 10 خولەکە یان هەندێک جار بۆ 15 خولەک 500 لاپەڕا خوێنمە و هەنێکیشی لێ تێگەم ڕاهێنانی قالبی وشە وێنەش الحەمدوللا ینی ڕاهێنانێکی زۆر خۆشە بەلامەوە زۆر چێژ بەخشە ڕاهێنانێکی زۆر تایبەتە لەم